هاوڵاتیان ئومێدی ئەوە دەخوازن دوای 25 ساڵ لە حکوومەتی خۆماڵی چەند کاژمێرێک کارەبای نیشتیمانیان هەبێت. هاوڵاتیانی کەمدەرامەتی کوردستان بەدەست پارەی کارەبا و نەوتی گران و گرانی بازار و باج و ڕسوماتی حکوومەتەوە سەرباری بڕینی موچە و سەرچاوەی بژێویان و سەپاندنی سیاسەتی سگ هەڵگوشین بەسەریاندا باری ژیان و گوزەرانیان بە ڕادەیەکی مەترسیدار خراپ بووە. ئەم دەسەڵاتە بە تەواوی بەرامبەر بە ژیان و گوزەران و خزمەتگوزاری گشتی بۆ هاوڵاتیانی کوردستان بێباکە و چاوی لە ئاستی ناڕەزایەتی زیاتر لە 4 مانگی مامۆستایان و فەرمانبەران و خەڵکی نوقاندووە و دەستی بە هەموو پیلان و ڕێگایەکی سەرکوتکردن بردووە بۆ بێدەنگکردن و تەسلیمکردنیان. دەستەی ناڕەزایەتی خەڵک ئەم بێباکیەی حکوومەتی هەرێم بەرامبەر بە ناڕەزایەتیەکان و وەڵام نەدانەوەی بەخواستی جەماوەر بەرامبەر بە دابین نەکردنی خزمەتگوزاریە گشتیەکان بەرامبەر بە بێکارەبایی و دابین نەکردنی سوتەمەنی بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت بە سیاسەتێکی سەر تاپا دژی خەڵکی دەزانێت. ئێمە وەکو دەستەی ناڕەزایەتی پێمان وایە کە پارەی پێویست لە کوردستاندا هەیە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی ڕوبەڕووی خەڵکی کراونەتەوە. بۆیە بانگەوازی جەماوەری خەڵک دەکەین کە بە شێوەیەکی فراوان و بەربڵاو دژی ئەم بێباکیەی حکوومەتی هەرێم بوەستنەوە. پێویستە ئەم دەورەیەی تێکۆشان و ناڕەزایەتیەکان لە پاڵ دروشبی هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی ئیجباری موچە و دانی موچە لە کاتی خۆیدا و هەڵوەشاندنەوەی ڕسومات و پارەی خەستەخانە حکوومیەکان ڕەتکردنەوە و وەستانەوە بە ڕووی سیاسەتی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان کە پیادەی دەکا لە ژێر مەرجەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی کە بووەتە هۆی ئەم بارودۆخە نەخوازراوەی هاوڵاتیان. یەک، ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ دابینکردنی کارەبای نیشتیمانی بۆ 24 کاتژمێر بە نرخێکی گونجاو. دوو، دابینکردنی سوتەمەنی پێویست بە نرخێکی گونجاو بۆ هاوڵاتیان. سێم، پێویستە سەرچاوەی سروشتی کوردستان بە هیچ شێوەیەک نەفرۆشێتە کۆمپانیا و وڵاتانی بیانی و دەبێت داهاتەکەی لە بەرژەوەندی خەڵک بەکار بهێنرێت. دەستەی ناڕەزایەتی خەڵک دەی 1/2017. سواس. ماوەیەک لەمە پێشتر بیستمان لە دەستگا جیهانیەکانەوە ئەو بارودۆخەی کە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی مەسەلەی نەوت هەرزان فرۆش دەکرێت، نەک بەوەی کە داهاتەکەی دیار نییە بەڵکو چاڵە نەوتەکانیش دەفرۆشن بە وڵاتانی بیانی. بۆیە گرنگە ئێمە ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە بوەستینەوە تا ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان هەرزان فرۆش نەکات. ئێستش دکتۆر تا ئەحمەد دەستەی داکۆفی لە زانکۆ و پەیمانگاکان وتەیەک هەیە با بفەرمێت. سڵای پێوێریتان لێبێت. ئێمە وەکو دەستەی داکۆکی لە زانکۆ و پەیمانگاکان لە 3 مانگ زیاترە لەگەڵ هاوپیشەکانی ترمانە مامۆسایانی پەروەردە و چین و توێژەکانی خەڵک لەسەر جادەین. بە بەردەوامی بەگوێی دەسەڵاتە هاوارمان کردووە کە نابۆ ئەو ستەمانەی کە بەسەر ئەم میلەتە ئاکرێ. بەڵام بەداخەوە تاکو ئەم کاتەش کە قساکەین هیچ کەسێ لە دەسەڵاتداران هیچ سەرکردەیەکی ئەم وڵاتە نەهاتووە بە دەنگ داواکاریەکانمانەوە. هەر بۆیە ئێمە جارێکی تر ئەڵێینەوە وەکو دەستە لە هەر شوێنێکی ئەم وڵاتە نایەکی ناڕەوا نایەکی ڕەوا هەبێت ئێمە لەوێن ئەمڕۆژ دیسان لەگەڵ دەستەی ناڕەزایی خەڵکو و لەگەڵ هەموو چین و توێژەکانی ترا دیسانەوە ئەڵێن نابۆ هەمووستەمکاریە، نابۆ قەیرانی دروستکراو، چونکە ئەم وڵاتە زۆر دەوڵەمەندە.
من سيرم ليك وڵاتێکی وەکو تورکیا وڵاتێکی وەکو ئێران کە نفوسیان لە هەریەکەیان نزیکی 100 ملیۆن ئەبێتەوە بە وڵاتی ئێمە بەم هەرێمە بوون بە پیا و بژانەوە تا بێ بەرژەوەندەکانیان و تا بێ ئابووریان ئەگەشێتەوە کەچی خەڵکی ئەم میلەتە تا بێت برچی و هەژارە بێت ئەبێ ئەم حکمەتە لەکووا بێ کە خەڵکی تر ئەمریکی هۆڵەندی ئەڵمانی هەمووی دێن بەرەو ئێرە و بە پارەیەکی زۆر بووچە وەرەگرن کەچی خەڵکی خۆمان چارەکە بووچەشی پێڕەوان نابینێ بە 30 ڕۆژ جارێ ئەمە ستەمێکی زۆر گەورەیە کە بەڕاستی وەکو دەستەی داگۆکی لە زانکۆ و پەیمانگاکان بە بەردەوامی دژی هەموو ستەم و دژی هەموو چۆسانەیە دەوەستینەوە بەڵام یەک شتی تر زۆر گرنگە کە بڵێین با ئێمە بەس ڕوو نەکەینە دەسەڵاتداران و ستەمکاران و بڵێین بۆچی ستەمتان کرد با ڕووکەینە چین و توێژەکانی کۆمەلگا و گەلەکەمان بڵێین ئەو ستەمەتان بۆ قوبوڵ کرد. بەڵام ڕەزانەوەی بینیتان پرس کۆنفرانسێک بوو لەلایەن بەرەی ناڕۆزایەتیەکانی خەڵک لە پارکی نالی لە شاری سێمانی بەسرا کە تیان